سۆبان ئەوەی کە بەیانیان یان لە دەستپێکی ڕۆژ دەتوانێت میزاجێکی باشت بدا بە بڕوای من دووشتە یەکیان خواردنێکی باش لە بەیانیان تەواوی ئەو ڕۆژە پڕ وزە و ئینێرژی دەکە ئەوەی دیکەیان گوێگرتن لە میوزیکێکی خۆش ئەم بەیانە دووەمیان ئامادەیە ئەوە یەکەم یانیش دوای هەواڵ دەکرێت کەمێکنان بخۆ دوای بابەتەکان دەکرێت ئەمە کاریگەری زۆر باش لەسەر میزاجی مرۆڤ دروست بکات ئەو ڕۆژە بە تەواوی ڕۆژێکی باشی هەبێ و هەست بە ئینێرژی بکە ئێمە ئەمە تێکەڵ دەکەین بە بابەتێکی دیکە کە ئەمڕۆ کەرنەڤاڵێکی گەورە هەیە لە شاری هەولێر مش کەرنەڤاڵی عودا جا ئێمە ئەو کەسانی کە ناتوانن ئامادە بن لە کەرنەڤاڵەکە ئێمە کەرنەڤاڵەکەمان بۆ هێناون بۆ ئێرە بێبەشتان ناکەین چونکە میوانی ئێمە دکتۆر جەنگی جەلال سەرپەرشتیاری حوتەمین کەرنەڤاڵی ساڵانەی عود و هەروەها پەیام مزەفەر دەنگبێژ لەگەڵمانن هەردووکیان بەخێرهاتنیانەکەین هاتون پرۆگرامەکەمانم بەیانێت جوانکەن و بەشێکی کەرنەڤاڵەکەش بێننە ئێرە زۆر بەخێر بێن بەیانیتان باش خۆشحاڵ بووین بێگومان کەناری کوردستان سارێک لەو کەناڵانەیەکەوە گرنگی بە بابەتانە دەدات ئێستا سۆکۆیەکی جوان ئەمڕۆ باس لەسەر ئەو کەرنەڤاڵە بکەین و سوودەکانی گرنگی و ئامانزمان چیە لە ئەنجامدانی ئەو کەرنەڤاڵە لە شاری هەولێر زۆر سپاستانکەین دووبارە بەخێر هاتنەوە دەیکەواتە با هەر لەوەوە دەست پێ بکەین بێگومان بینەر چاوەڕێیە ساز ئەبینێت و عود لە باوشی جەنابەت و خاتونیش دانیشتووە بەڵام پێش هەموو شتێک با بە پارچە میوزیکێک دەست پێ بکەین جا ئەچی لە ناو پرسیار باوەڕ کە بەیانیان ئەوەنە قساکەین لە بڵ قسەکردن ئەو میوزیکەی ئێوە خۆشترینە بەڵام پرسیارتان ناڕاستاکەین بەس حەزەکەین ئێمە بێدەنگ بین بۆی کە سوود لە ئەو ئامێرەکانتان قسە جادە چۆڵ و سێبەر بوو بەیانە دەزانێت لەگەر ئەو بەیانە جوانە شاڵە پایانیەکەمان پرۆزە دەبی پیرۆز دەبێ هیوادارین دەستان خۆش مەزاجی تۆ ئێستا ئەبێت لە 150 چاک بێ ئەو گوێت لە میوزیک بەجددی زۆر تێژ بوو جا یەکشت من هەردووکمان سۆبانی زۆر حەزی بە میوزیکە ینی زۆربەی عازفەکان کە دەبینم خۆش عازف دەکەن بەڵام هەستەکەی تۆزێک ڕقیان تێدایە ئەوەی دکتۆر زۆر نەرم و هادی و هەم دەست و پەنجەی هەم عازفەکەی ڕاستی دەستان خۆش بیت ئەوە تەبان مقام عەجەمە مقام عەجەم ئاتەن لە بەیانیان بەکاردێتن پڕوزە دەبی چکەمە لە مۆسیقا چەند مقامێکمانێ مقامێت تووشی حوزنت دەکات نابێت مەسەل لە بەیانیان مقامە بەکاربینی مقامەیە زۆر ئینێرجی دەدات مقامەیە بۆی ئەوانەی کە لە کەناڵەکان لە شوێنەکان پێویستە مۆسیقای کەس بەیانیان سجێ دەدەنێ دەبی بەپێی کارەکانیان ئەم مۆسیقا ئەگەر لە بۆن لە کارگەیەک بدەی مۆسیقایەکەم ڕەکەم خێرا بێ جۆشی بدێ لە شوێنێکی
ئیشی زیاتر فکری بی مۆسیقای هادئیکەوە ئەوە هەموو کاریگەری کاتە دکتۆر گیانەوە زۆر گرنگە دەرفەتە کە ئەمڕۆ جەنابەت لێرەی لەگەڵمانە گوێ بیستی زۆر بێ و مەقامانە بین بەڵام من بەیانە چون ئێمە کە هەر دێنە ناو ستۆدیۆ یەکسەرڵین بەیانێکی پڕوزە و خۆشی و شادیتان بخوازی ئەم بەیانە بابەتە حزن و شتەکان لاوین ئەو بابەتانی کە پڕن لە وزە قسەی لەسەرەکەین پێیان گیان تۆکو دەنگبێژێک لە کەرنەڤاڵەکە بەشداریت و پێش ئەوەی کە گۆرانیمان بۆ بڵێ باسی ئەومان بۆ بکە کە چەندە گرنگە لە کەرنەڤاڵێکی لەم شێوەیە کە ئەمە حوتم ساڵە بەڕێوە ئەچێت گەنجانی وەکو تۆ تازە پێگەیشت و بە دەنگێکی خۆش بەشدارە بن چەند گرنگە ئەمە سوودی ئەو کەرنەڤاڵ و فیستیڤاڵانێک کە لە کۆلێژیان لە پەیمانگا دەکرێتن سوودی زۆرە لەبەرەوەی توانای قوتابیان پیشان دەدرێتن و ئەو وانانەی کە دەخینین بە ئەکادیمی پیشانی دەدەین بە خۆشحاڵیەوە ینی ساڵانە ئەو فستیڤالە بەردەوام بووە ئەمن 2 ساڵە بەشداری دەکەم بە گۆرانی بەڵێ ئەو ساڵیش بە خۆشحاڵیەوە بە گۆرانی بەشدارم چەند گۆرانێکی بادینە ئینشاءڵڵا پێشکەش بۆ خۆشت میوزیسیانیشی ببوورە دواسێ تستیشی پێ دەکەین گۆرانێکەمان بۆ بڵێ هەکار 2 ساڵە زۆر باش ئامێری پیانۆیە زۆر باشە ئەوانەی پیانۆش عازف دەکەن دەنگیان زۆر تایبەتە زۆر زەوایە دکتۆر ئینشاڵڵا جارشکە بە تەنیا میێوانی کەم پیانۆکەی بینی و باو لەگە پیانەکەی گۆرانی ئامێر نێتن دکتۆر دەبێت ئەمە بپرسم کەرنەڤاڵی عودا عود هیچ پەیوەندێکی با ڕەسەنایەتی کوردی هەیە بڵێ ئەمە طبعا ئاماز لەو کەرنەڤاڵە ئەوەی پاراستنی مۆرچی ئامێرە و کە ئامێرەی کوردی ئەمە گەر بوونە لە مستر بە من چکە ماستەر دکتۆرایەکەم لە مستر تاوا کرد 5-6 ساڵێ بووم لێ مهێرەجانات دەکرا لە عود باسی عودیان دەکرد ئالەتێکی فەرعونیە و نازام چێ لە تورکیا ماشت دەکرێت لە ئێران هەماشت دەکرێت عەرەب هەر کەسە دەڵێ نەتەوەی منە هەستم کرد ئەمە باش ئامێرە کوردیە و هەموو کەسێک لەبەر ئەوەی عەرەب زۆر بەکاری نێ ینی کو دەڵێ فەیس پێوە گرت ڕاستەکەی منیش پێم وابوو عەرەبە مەسەلەن بەڵام ئەمە باس ناکەین کوردەك ناتێ بڵێ ئەوە ڕۆژهەڵات ناسەکانە مەسە شتا و دەرە جۆڕی مەرە ئەوانە کە دەڵێن ئەو ئامێرە لە تیاکانی مابینی بوون نە کوردستانی باکوور و باشوور لە منتیقەی زودی ئەوانە و ئامێرە دۆزراوەتەوە بە پێی ئەوەی کەەوە احتیمادیان لەسەر ئەو ئامێرانە کە دۆزراوەتەوە کو دەڵێ پشکنینیان بۆ کردووە ڕەچەلەکیان بۆ کاشیەکان و خوریەکان و ئەوانە گەڕاندیتەوە بەڵام لەبەرەوەی ئێمە بەڕاستی تا ئێستا نەبووینش خاوەن وڵاتێکی سەربەخۆ بتوانین هەر وڵاتە دەوروبەرەکانمان هەرچی ئێمە هەیە لە مۆسیقە گۆرانیە لە ئەدەبە لە شعرە لەوەیە دەبن و ئەسڵن ئەوان بەشی ئەرشیفیانێ مۆرچی دەکەن ئەوەی دەدەنێ و دەکەینە کتاب و لە مەناهز دەخین دەدێت ئەتوش کە شتێکت بڵاو کرد و دەست ناو مێشی خەڵک ئێستا بەتەس پێم ئەوە کوردی کەس باوەڕ ناکات چکە من شوێنێکی وامان نییە خود ئەومان نەبوو هەر دەژێر هەڕەشەی دوژمندا بووین دکتۆر هەر ئەوە بووە هەر تەنانەت لە ڕووی سنوورشەوە ئێمە نەچوونێتە ناو سنووری هیچ وڵاتی هەر وڵاتانی تر بوونە پاڵیان بە سنووری ئێمەوە داوە هاتوونەتە ناو سنووری ئێمە و ئامێرێکی کوردی لەمەدا ئەی کوردێنین زیاتر ئەمە هەدەفمان چییە بەڕاستی ئەمە دەمانێت ئامێرێتە زیندی و بکەینەوە بڵێن ئامێرێکی کوردی ئەمە چەند ساڵێکی سەوەی دەکەم ئامانجنەوە ڤیزڤالەوەی بەڕاستی کەەوە خەڵک ئیش لەسەر خوبان هەموو شتێک ڕاگەان ئێستا جەنابان ئەو کەنار ڕاگەنەبی ئەوڕۆ ناتەمە قسە لەسەر کردنەڤاڵە بکەین بۆ نمونە بڵێن بۆ شێوە بۆ شێ ئەو کە دڵێن ئامێرێکی کوردی خەڵک جێ لێ دەبی ئەو کەناڵانە زۆر گرنگە بەڕاستی کەناڵەکان تریشکە پامیان هەبی لە میێوانکردنی ئەو خەڵکی کە دێتن باسی دەکەن یعنی شتێکی پرۆپۆسنێک بزانن شتی ئەدەبی بشعرە شتێک بڕەتی لەسەر نەتەوەیی بکاتن ئەمە دەستخۆشتانە دەکەم بکەن زیاتر کار لەسەر بابەتان کە نەتەوەییەوە خۆشبی کە گرنگی بۆ بابەت بدەن لە بابڵن هەزری من و دەیانی وەچی من دروست دەکەن کەمە ئامێرێکی کوردیە دەست خۆشکار دکتۆر پێمان خۆشە جێمان لە دەنجی پێیان خانیش بێ بەم بەیانی بزانین دەنگی چۆنە تێستی دەکەن بەرنامەکتان هەبوو لەسەر دیاربەکر تازە و دوو گەنجە دەمانێت دیاربەکر ماڵا من بە لە مقام بەیاتە ئەویش وزەی تێدایە Diyarbakır
غلامم روژا düşmem dürketti ahin ketye canım روژا düşmem dürketti قرين ketye canım Diyarbakır malamım Dedadekri gulamım Diyarbakır malamım Dedadekri gulamım Roja düşmem dürketti Qerin ketye canım Roja düşmem dürketti ahin ketye canım ئەی ئەو دەستانە خۆش بێت من هەر کە بینیم زۆرم خۆش ویست دەست خۆش جا ئێستا ڕێک دڵمەکەمە وەرە دانیشە لە ناوی ئەو دەنگە خۆشە ئەو دەنگە خۆشە و دەنگە نەرمە بە بەیانیان کەمەک زەحمەتە دەنگ دەروێتن چکە پێویستی بە پرۆڤە هەیە ئەو چ پێویستە تو گۆرانی ئێمە ئامادەمان کرد بۆ کارنەڤاڵەکە دەنگی نەرمەکاوەکە وەکو بە موزوعی ئەتوڕیازێ وەرزشی ئاسن دەکرێبی ئەوەلی وەرزشی باش بکەی نەرمشی بکە بۆ خۆرگرت ئەو زە گۆرانی بڵێ تەنانەت بۆ قسەکردنیش بەیانیان هەر قورسە ینی چەند ئازای من تۆ حاجە چەند ئازای بەیانیان هەڵەستین قسەکردن بەس بەڕاستی دەنگ خۆش ینی زۆر زۆر دەنگێکی ئارام زۆر تایبەت زۆر سەرنجڕاکێش ینی دەبێ ئەو دەنگانە لە داهاتوو ببنە براند بەڕاستی ئەمانە دەبێت بەدیارکەون بەڕاستی ئێستەمەکە ئەو دێتە سەر ستیج ئەو خیبرەی پیادەکە لە پێش خەڵکە مەسەرەن دادەنیشی ئێستا ئەوڕاتەوەی خیبرەی پیادەکە لەگە کامێرەك و تعاملکە لەگە مایک و ئەو دەستان خۆش بێەوە گەنجان ئاوا جێگیان بۆکەنەوە بۆیە ئەمانە دەرفەتی زیاتر وەربگرین ئاهایتر من بەش بە حاڵی خۆم من بێدەنگە بم هیچم نایە بەس با گۆرانی شتەکان بۆ شێوەیە چکەمە کردنەڤالێک دەکەی ئەو کەسە دێتە سە مەسرح بزانە سوودەکانی چێ لەگەر مایک تعامل دەکە لەگە سپیکەر چکە جیاوازە ئەتو لێگەر دەنگەکە لەگە مۆنیتەر دواتر خەڵک دێتن دادەنیشی سترێسی لۆ ئەدرنالین زیاد دەکاتن دڵی سەریع دەبی ئەوە دەبی کوچۆن ئەنگوێتە فێرە ئەوەکە مڕان زۆر ڕیکۆردتان کرد ئەو جات شاشە گۆرانیش هەمان شتە دەبی تەواو جەستەیەکی ئارام ئەو جە بتوانی ئەو دەنگی زۆرتەوە خۆت با ئەو ئارامیە بدەین بە بینەریش زیاتر چونکە حیفە ئەو دەنگە ئەو میوزیکە جوانە ئەو دەجوانە کوردیە ئەژەنرێت ئەومە بێ بەش بین بزان چی دیکە ئامادێ ئەوە کەی دێتەوە Keydetawa katilavim keydetawa keydetawa katilavim keydetawa la dastum tu بخوا هرگز نایتاوا لدستم تو بخوا هرگز نایتاوا استوشبوا بلبلات بلايا
تاوا كيدي تاوا كاتلاويم كيدي تاوا كيدي تاوا كيدي تاوا كاتلاويم كيدي تاوا لدستم شو بخواه الجيز نايتاوا نايتاوا لدستم شو بخواه الجيز نايتاوا نايتاوا ئەی دەستان خۆش بۆ ئەو هەڵبژاردنانە جگە لە گوتنێکی باش عەزپێکی جوان ئەو هەڵبژاردنە تایبەت ئێمەشتان جوڵان ئێمەش لەگەڵتان وتمانەوە خەریک و خۆمان تێ بکەین دەست خۆش کاک دکتۆر لەسەر ئەمە چەند عازف بەشدارن ئەمڕۆ لە کەرنەڤاڵەکە بەڵێ ئەمە گروپە 20 ژەنیارە سێ ژەنیاریان ئەوەیە کچە مەسەرەن هەفتەشیان ئەوەیە مەسەرەن لە ڕێگەزی کوڕە ئێبتە 20 لەگەڵ پەیامیش کچیش تشمانێک گۆرانی دەڵێتن تقریبا ئەمە 11 بەرهەممان ئامادە کردووە لە بەرهەمی جیاواز شتی مەسەرەن هەم شتێک مۆرچی کوردی پێوەبی شتێک مۆرچی عەرەبی تورکی ئەمە دایمەن ئامانجمان لەوەیە ئەوە نییە ئەمە تەنها بڵێن کورد کورد ئەمە سوود لە شتی تریش وەردەگرین یعنی لە نەتەوەکانی تریش یعنی ئەو ئەنسڵەت هەوەگار ناینین ئەمە دایمەن دەڵێن مۆسیقا هەموو لە مۆسیقا ئەوە نیە سنوور نییە هیچ شتێک نییە مۆسیقا مورچی هەموو کەسەکە بەڵام هەندێک شتێکە هاتی گوتت ئەو شتی منت برد و بڵێ ئەوە ئیلا عەرەبیە ئەوە ئەتوی چت نییە ئەمەش بەمان شێوە دەبێت ئیش لەسەر بکەین مۆرچی خۆمان پارێزین پەیمانگە هونەر جوانەکان ساڵانە فیستیڤاڵ هەیە کەرنەڤاڵیش هەیە زۆر باشە دکتۆر ناکرێ ئێمەش لێرە ئامێرێک دانراوە نەزانین مۆزوعی ئەم ئامێرە چییە بۆ هێناوتە من لێشی نازانم و زۆریشم حەز لێ بەس هەر سەبوورین پێدێبا لە باوشما بێ ساڵانە کە کەرنەڤاڵ دەکەم کۆمەڵێک ئامێرش دەکەمە دیاری یان بڵاو دەکەمە دەرێم ئەوانەی مەسەرەن چی حەزی لێە دەکەمە دیاری ئەو ئەمەڕۆ ئەو سازم بۆ کەناڵی کوردستان بسارهینە لە خۆمەوە نەبوو لە باوشم کرد هەستێکم وەکو دیارێک دەبوونی ئەوڕۆمە کەرنەڤاڵمانەیە دەست خۆش هیوادارەکەم دیارێکە جێڕزاوەندی ئەوە بێتن بێگومان باشتر نەدیتەوە کە دیارێک بدەمەنی ئێوە بەخۆی دیاری بوو ئەو دەنگە جوانە ئەو عەزپە جوانە جوانترین دیاری ئەم بەیانێ بوو بۆ بینەران و بۆ ئێمەش بەڕاستی بەڵام زۆر سپاس بۆ ئەم سازە دکتۆر دەستەکانت خۆش بەیە کە هێناوتە بەڵام پێشەوەی کە بیدەی بە ئێمە بە دیاری حەزەکەین خۆت عەسپێکی پێ بکەی تر بڵێن ئەمە هی دکتۆر جەنگی جەلالەکە هێناوێتی خۆی عەسپیشی پێ کرد و خەرێکی نەسم شتەکەی تەواو بی دە دکتۆر ببوورە من ئەڵێ بۆ قەساب پارچێک موزیک بە عودەکە کۆتایی بە بەرنامەکەمان بێنین ئەگەر وایە دکتۆر چووکە کاتمان نەماوە تا ئەوە وڵاتێمە ئەوە لەبەرە پێیان وڵاتێمە کوردستان باشە بەر عەسپەکە بکەن بۆی تەوەرەکە بە کۆتا بێنین کۆتا قسەی خۆ لەسەر کەرنەڤاڵەکە اینجا بەم گۆرانی بۆ ئەمڕۆ سەعات 3:00 لە هۆڵی چارەکی قوتابخانەکان لە گەڕەکی ڕووناچی ئەو کەرنەڤاڵە ئەنجام دەدەین هاتوو بەوەم وانە دەمێ باسی ئەوەش بکەم سوپاسی پەیمانگەنەر جوانەکان بکەین مامۆستا زیرەک حەمەدەمین مامۆستا هەوراز دەرا سەرۆک بەشی موزیکەوە زۆر هاوکار بووینە مامۆستایانی بەش ئەو کەرنەڤاڵەکەی دەکەی خۆم بەتەنیانیمە یەک سوپا لەگەر ئەوانە دەبی باز بکرێتن لەوەی شتەکان خۆشحاڵین ئەوانە کێسە دەمان بینن ئەوانی کاتیانی ئەمڕۆ بێن جێ لە عود ڕابگرێن جێ لە من خۆم دێم ئەمە خۆشحاڵ لەبین زۆر زۆر سپاس وڵاتێمە کوردستانە كنت حمو برانا لبرم طبعا هو دبي النصب كده روحاني عامل لكن نوية زور باز دو كاناليوش كا
ئەمڕۆ میێوان بووین و دەستخۆش بۆ ئێوە زۆر سپاسی پەیامگیانەکەین هیوادارم ئەم دەنگە خۆشت کە ئاوها هەیە پەرەی پێ بدەی زیاتر ئێمە لە فستیڤاڵە گەورەکان بتبینین وەکو دەنگێکی کچێکی کورد زۆر سپاس دەکەین کە ئەم بەیانێ لەگەڵ مامۆ دکتۆر سپاسی جەنابی شتەکەین دووبارە سپاس بۆ هاتنتان.